سەرچاو کاکیوە بەخێر بێ کاکە برا سەرچاو بەخێر بێن بەڕێزان بۆ بەرنامەی ئەمڕۆمان. سەرچاو بەڕێزان ئازیان بەخێر بێن بۆ بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە قورئانیەکان بۆی بزانین چێن قورئانیەکان چین و چیان دەوێت کە دوای 1400 ساڵ کۆمەڵێک خەڵک پەیدا بوون ناویان لە خۆیان ناوە قورئانیەکان دێن تۆزە قسە و باس سەبارەت بەمە دەکەین با بەڕێزانی تر بێن ئازیزانی تر بێن بزانین ئایا قورئانیەکان بە دوای چیەوەن بۆچی 1400 ساڵ 14 سەدە لە دوای ئەوەی ئیسلامەکەیان کۆمەلگای مرۆڤایەتی تووشی کارەسات کرد هەزارەها مناڵگان تووشی نیکاح کرد لە تەمەنی مناڵی ملیۆنەها کەسیان دووچاری کۆیلەیی کرد ملیۆنەها ژنیان دەست درێژیان کردە سەر ملیۆنەها ژن لە ژێرناوی ملک اليەمین ئەمڕۆ هاتوون گروپێک دروست بوون لە وڵاتانی عەرەبی و ئەڵبەتە کوردیش جاشی عەرەبە لەگەڵ ڕێزم بۆ عەرەبەوە لە ڕوانگەی ناسیۆنالیستی تێڕوانی ناسیۆنالیستی نەبێ چکە خۆم تەنانە بڕوان بە قوتابخانەی ناسیۆنالیستیش نییە بەڵام کورد جاشۆڵکەی عەرەبە کاتێک عەرەب بۆ نمونە باز لە ئیجازێکی زانستی قورئان دەکات کوردی لێی وەردەگری و بە خەڵکی دەڵێتەوە کاتێک عەرەب دەیەوێتن توراسەکەی پاک بکاتەوە لەژێر ناوی قورئانی کوردیش دێ هەمان بیرۆکە وەردەگرێ و ئیتر پەیڕەوکەری عەرەبە چکە کورد بە درێژایی مێژووی 1400 ساڵی ڕابردوو عەقڵی لای خۆی نەبووە هەمیشە بە دوای جاشایەتی بووە هەمیشە بە دوای نۆکەری بووە کاتێک بینیویەتی وڵاتانی عەرەبی چی دەکەن چووە فکرەکەی لێیان وەرگرتی و ویستویەتی کۆپی پێست بکە ئەمە ڕێگەوەیە سەرچاو هەمولایەکتان بەخێر بێن هەروەگوتم بەرنامەی ئەمڕۆمان لە ژێرناوی قورئانیەکانە کە دەڵێن ئیمانم داشکاند بۆ 14% ڕیسوایان کردین بە سیرە و ئەقوال شەرم دایگرتم چارم ناچار بوو دەستبەردار بم لە سونەتی نازدارم ئەلبەتە ئەوە من لە ڕابردوو باسی ئەو بابەتەم کردووە مەوزوعی قورئانیەکان و کێشەی قورئانیەکان چییە و بۆچی هاتوون کەوا قسە و باز دەکەن سەبارەت بەوەی قورئانیەکان با بەڕێزانی تر بێن من وەڵامێکی دەمشتێنیان پێت دەمەوە کە بۆ هەمیشە نەتوان جارێکی تر دەمی خۆیان بکەنەوە لە ژێرناوی قورئانیەکان و من هەمیشە ئێمە نەکتەنها مامۆستایانین بۆ لابردنی خوراافە بەڵام مامۆستایانین بۆ ئەوەی لەناو ئاینەکەی خۆیان کە چی بکەن و چی نەکەن شارەزایی ئێمە سەبارەت بە ئاینەکەیان زۆر زیاترە لە شارەزایی خۆیان سەبارەت بە ئاینەکەیان و ئەمەش جێچێکە لە کارەساتەکانی کۆمەلگای ئیسلامی یاخود بە تایبەتی کۆمەلگای کوردی ئەوەندەی ئێمە شارەزاییمان هەیە سەبارەت بە ئاینەکەیان لە 100,000 یەکێکیان شارەزاییان نییە سەبارەت بە ئاینەکەیان بەقەت ئێمە بابەتی ئەمڕۆمان سەبارەت بە قورئانیەکان دەبێت قورئانیەکان چێن وە چیان دەوێت دێم تۆزە قسە واز دەکەین بەڕاستی گاڵتەجارن قورئانیەکان لە سەرەتاوە پێویستە هەمولایەکتان بزانن دەتوانین بڵێن لە چەندەی ڕابردوو یاخود لە سەردەمی نوێدا کۆمەڵێک گەنجان پەیدا بوون وە کەسانی تری ڕۆشنبیری عەرەبیان لە پشتە ناویان لە خۆی ناوە قوربانیەکان لە ڕاستیدا قوربانین و قورئانیەکان باشتر وایە بچن خۆیان بە قوربانی یعفور بکەن لەوەی کەوابێن جارێکی تر بیانەوێ گەنجان و لاوان بگەوجێنن لە ژێرناوی قورئانیەکان هەروەک بەڕێزان دەزانن ئیسلام بریتیە لە 1 قورئان 2 هەڵسوکەوتی سنەتی محەممەد بریتیە لە فەرمودەکانی محەممەد هەڵسوکەوتی محەممەد کە پێی دەوترێت سیرەی نەبەوی بڕیارەکانی محەممەد سەبارەت بە ژیانی ئەوسای موسڵمانان کاتێک پرسیارێکیان لێ کردووە وەڵامی داوەتەوە واتە سنەت کاتێک دێن بۆ نمونە ئاماژە بە سنەت دەکەن بریتیە لە فەرمودەکانی محەممەد کەوا لە پەرتوکە ڕاستەکان هاتووە 1400 ساڵ 2 بریتیە لە ئەفعالی محەممەد چی کردیە لە ژیانی تایبەتی خۆی و لەگەڵ موسڵمانان 3 بریتیە لەو بڕیارانەی محەممەد داویەتی سەبارەت بە موسڵمانان واتە ئیسلام بریتیە لە محەممەد و بریتیە لە ئەڵڵا ئیسلام بریتیە لە قورئان و هەروەها بریتیە لە سنەتی محەممەد و دراسەیەکی سەیر و سەمەرە کرا بۆ نمونە لە ئەوڕۆپا POW دراساتەکەی کرد
زۆر بە دوور و درێژی باسی دراساتەکەی کردووە دەڵێ قورئان 14 ئیسلام پێک دەهێنێ ئەگەر هاتوو وشە بە وشەکان بگرین قورئان چەند وشەیە و بەراوردی بکەین بە فەرمودەکان و بە سیرەی نەبەوی بۆیان ڕوون بۆتەوە قورئان 14 ئیسلام پێک دەینێ واتە 186 ئیسلام بریتیە لە محەممەد 108 گریمان الله خوددایە ئەگە گریمان الله خوددایە 186 ئیسلام بریتیە لە محەممەد 114 بریتیە لە قورئان واتە 186 بریتیە لە سیرەی نەبەوی لەگەڵ فەرمودەکانی محەممەد 114 بریتیە لە دەقەکانی قورئان و ئەگەر هاتوو بەراوردی بکەین واتە بەشی سیرەی نەبەوی فەرمودەکان محەممەد بەرامبەر بە ئەڵڵا یەکسانە بە 6 بە 1 باشە 6 بەش محەممەد بەشێک ئەڵڵا و هەر لەبەرەوەش گەر هاتوو سەیری شەریعەتی ئیسلامی و فەقی ئیسلامی بکەی هەر هەمووی یاخود دەتوانین بڵێن 199 لەسەر بنەمای فەرمودەکانی محەممەد و ژیانی محەممەد بنیاندراوە چکە ئەگەر هاتوو تەنها پابەندی بە قورئان کەلێنی زۆری تێدایە کە ناتوانی وەڵامت پێ بداتەوە بەڵام ئەمڕۆکە هەندێک لە گەجەر و گوجەر لە وردە موسەقفەکانی کورد هاتوونەتە ئاراوە بە حکمی ئەوەی خەڵک وشیار بۆتەوە لە سەردەمی ئینتەرنێت و هەروە لە سەردەمی سۆشل میدیا و دەستی بە هەموو توڕاسی ئیسلامی ڕادەگا و دەبینێ محەممەد کەسێکی چەند قێزەوەند بووە و کەسێکی چەند تاوانبار بووە و کەسێکی چەند بێ ئەخلاق بووە و کەسێکی چەند بەدڕەوشت بووە هاتوون دەیانەوێ محەممەد پاک بکەنەوە لەو کار و کردەوە نامرۆیانەی کەوا ئەنجامی داوە چکە جاریشتر زۆر گرنگە بزانن کە ئەوەی خاڵی مەرکەزی هەیە لە ئیسلام جێگای تەرکیزە ئینتیباهە لە ئیسلام بریتیە لە محەممەد و ئیسلام بریتیە لە محەممەد پەرستی لەبەرەوە هاتوون دڵێن مشکلە نییە قورئانمان هەیە قورئان وتەی خوایە بەڵام ئەو فەرمودانەی وەسیرەی نەبەوی کە بۆمان هاتووە لە محەممەدەوە ئەوە ئێمە بڕوای پێناکەین ئەوانە قسەی قۆڕە چونکە فەرمودەکان دەڵێن قل قال عن هەتا وەکو دوایی ئێمە بڕوا بەوە ناکەین بۆچی چکە دەزانن زۆرێک خەڵک بینیوێتی هەموو هەڵس و کەوت و ڕەفتارەکانی محەممەد کاری زۆر ناشایستن تەنانەت بە مرۆڤ و ئەو پەر بێ ئەخلاقی تێدایە و ئەو پەر جەریمەی تێدایە و ئەو پەر تاوانی تێدایە لەبەرەوە هاتوون دەڵێن ئێمە دەستبەرداری ئەوە دەبین چکە متمانەمان پێ نییە لە سەرەتا من پرسیارێکیان لێ دەکەم ئێوە دەڵێن ئێمە بڕوامان بە فەرمودەکان نییە بەڵام بڕوامان بە قورئان هەیە خۆ قورئانەکەشتان نزیک 15 ساڵ لە دوای مردنی محەممەد نووسراوەوە و قورئانەکەتان ئەگەر هاتوو بگەڕێنەوە بۆ فترەی مەدەنی ساڵی یەکەمی محەممەد تاوەکو ئەو کاتەی نووسرایەوە دەکا 38 ساڵ لە سەرەتای بوونی محەممەد بە پێغەمبەر نووسراوەتەوە ئەوانە چێ نەقڵیان کرد ئەوانە شەر یاوەرەکانی محەممەد بوون نەقڵیان یاوەرەکانی محەممەد بوون هاتن نەقڵیان کرد باشترین بەڵگەشت بۆ ئەوە پێتان بڵێم بۆ نمونە بەدەگمەن فەرمودە هەیە کە بۆ فترەی مەکی محەممەد بگەڕێتەوە فەرمودە بوونی نییە بەدەگمەن فەرمودە بوونی هەیە کە محەممەد 13 ساڵ لە مەکە بووە فەرمودەیەک بگەڕێتەوە بۆ فترەی مەکی زۆربەی زۆری فەرمودەکان دەگەڕێنەوە بۆ فترەی مەدینە دەکەواتە ئەگەر فەرمودەکان بەدەگمەن لە سەردەمی مەکی نەقڵ کرابن کەواتە چۆن دەکرێت 86 سوڕەتی قورئان نزیک 86 سوڕەتی قورئان بۆ نمونە دابەزیوە لە سەردەمی مەکە کە ئەو کات ژمارەی موسڵمانان هەمووی 75 کەس بوون چۆن ئەو 75 سوڕەتە بە کاملی بەبێ دەستکراوی کەوا دەستکاری بکرێت جۆزراوەتەوە ئەمە پرسیارەکە لە کاتێکدا پرسیارێکی تر کاتێک ئێوە ئەو کەسانی قورئانیان نەقڵ کردووە لە دوای مردنی محەممەد هەم یاوەرەکان بوون باشە بۆچی متمانەتان پێیانە کاتە قورئانیان گوێزاوەتەوە دەقەکانی قورئانیان گوێزاوەتەوە بەڵام لە هەمان کاتدا بڕواتان بە فەرمودەکان نییە کە هەمان ئەو یاوەرانە فەرمودەکانیان گوێزاوەتەوە بەڕاستی سەیرە بانێکە و دوو هەوایە بۆ قورئانەکە بڕواتان پێیانە بەڵام بۆ فەرمودەکان بڕواتان پێیان نییە و ئەوەی جێگای سیر و سەمەرێ لای ئەو گاڵتەجارانە ئەوەیە ئەو گاڵتەجارانە تووشی شەرمەزاری بوون کاتێک سیرەی محەممەد دەخوێنەوە فەرمودەکانی محەممەد دەخوێنەوە کە پڕیەتی لە شتی قۆڕ شتی بێبنەما شتی هیچ و پوچ و تاوانی گەورە هاتون شەرم دایانی گرتووە نازانن چی بکەن و بە حکمی ئەوەی بڕوایان بەو مەقولەی کوردەواری هەیە سوار بوون ئەیبێک و دابەزین دو ئەیب کە موسڵمان و ئەگەر هاتوو دەستبەرداری ئیسلام بن و هەروەها بە حکمی ئەوەی بڕوایان بە پیا و سالاری هەیە و ئیسلام باشترین ئاینە بۆ ئەوەی کەوا پیا و سالاری خۆت بسەپێنی
و بە حکمی ئەوەی بڕوان بە ئەخلاقی نێوگەڵ هەیە و ئیسلام باشترین ئاینە بۆ ئەوەی پیاوا بکە نێوگەڵی بۆ نمونە کچی و ژنی بپارێزرێت گوایە لە ڕوانگەی خۆیانەوە ئەوە هاتوون نانەوێت دەستبەرداری ئیسلام بن. و خاڵێکتر ئەوەیە لەبەرەوەی بەرژەوەندیان تێیدایە ئەوانە لە ڕاستیدا 186 ئیمانیان لەدەست داوە، 114 ئیمانیان ماوە. گاڵتەجاری ئەوانە گەیشتۆتە ئاستێک ڕاستیەکەی تەسەوڕ ناکرێت. 180 هەروەک گوتم چکە ئیسلام بریتیە لە سنەتی محەممەد، لە فەرمودە، لە سیرە، لە بڕیارەکانی ئەو 186 دەیانێت تەرکەن. 114 بێنەوە کە قورئانە. و خاڵێکتر بریتیە ئەوانە پێمان دەڵێن کە تووشی شک و گومان بوون، واتە 186 بیرکردنەوەیان بیرکردنەوەی کافرانەیە و 114یان بیرکردنەوەی مسلمانانە و ئەلبەتە 186 زاڵترە لەسەر 114 کەواتە ئەوانە ناکرێن ناوی ئیسلامیشان لێ بنرێ. من لە سەرەتا پرسیار لە ئێوە دەکەم، ئەگەر هاتو سیرەی نەبەوی نەبێ چۆن بزانین محەممەد ناوی محەممەد بووە، ناوی باوکی محەممەد چی بووە، چۆن بزانین محەممەد ئەشرەف الخەڵقە، ئەشرەف الئەنبیاء، سەید الخەڵقە، چۆن بزانین محەممەد لە تەمەنی چەند ساڵی بووە بە پێغەمبەر، چۆن بزانین محەممەد لە ساڵی چەند بووە بە پێغەمبەر، چۆن بزانین محەممەد چەند ساڵ لە مەکە ژیاوە، چۆن بزانین محەممەد چەند ساڵ لە مەدینە ژیاوە، چۆن بزانین محەممەد ساڵی چەند مردووە، چۆن بزانین کەوا یەکەم قیبلەی مسلمانان کوێ بووە، چکە قورئان ئاماژەی پێناکە یەکەم قیبلەی مسلمانان کوێ بووە، تەنها پێمان دەڵێ قیبلەی دووەم بریتیە لە بەیت بۆ نمونە ماڵەکەی ئەوی ئیبراهیم دروستی کردی، ئاماژە بە هیچ تر ناکە. یعنی هەزارها پرسیاری تریش هەیە بەڕاستی پێویستە ئێوە وەڵاممان بدەنەوە. بەڵام ئەوەی جێگای سەیر و سەمەرەیە وا دەزان ئەگەر هات و دەستبەرداری سنەتی محەممەد بوون، فەرمودەکانی محەممەد بوون، سیرەی محەممەد بوون، ئەوە دەتوانن توڕاستەکەیان پاک بکەنەوە و ئاینەکەیان بێ بە ئاڵتونێکی عیارە 24 زۆر پاک دەبێ. هەی بابم چی لەو دەقانە دەکەن، ئێستا هەندێک دەقتان بۆ دەخوێنەوە تەنها لە قورئانەکەتان. الرجال قوامون على النساء، پیاوان باڵا دەستن بەسەر ژنان. واضربهن لێیان بدەن. من بەزەین بە عەقڵتان دادێتەوە، دەزانی بۆ؟ چکە لایەنی کەم فەرمودەیەکتان هەیە ئیبن عەباس دەڵێتن بە سیواک لێیان بدەن. ئەگەر هات و تووڕاسی ئیسلامی نەما و فەرمودە نەما کاتێک دەڵێ واضربهن یعنی هەموو گیانیان بشکێنن. چکە فەرمودە نامینێ، بڕواتان بە فەرمودە نیە، بڕواتان بە سیرە نیە، کاتە قورئان دەڵێ واضربهن یعنی لێیان دەن، یعنی بە کەیف خۆتان لێیان دەن، یعنی لە دەم و چاویان بدەن، لە قینجیان بدەن، لە ڕانیان بدەن، ئیتر بە خاکەناز لێیان بدەن، بە خوتربەن لێیان بدەن، هەتا وەکو دوایی. بەڵام لایەنی کەم لە تووڕاستی ئیسلامی حەدیثێکتان هەیە ئیبن عەباس دەڵێ واتە بە سیواک لایەنی کەم، یاخود محەممەد فەرمودەیەکی هەیە دەڵێ دەم و چاویان بریندار مەکەن. چۆن دێن مەوضوعی واضربهن لێک دەدەنەوە و ئەو دقەیتر چی لێ دەکەن؟ فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة. ئەمە دقەیەکی قورئانە کە باسی متعە دەکاتن. محەممەد نەسخی کردووە، فەرمودەی محەممەد هەیە، دواتر نەسخی کردووە، کەواتە بڕواتان بەو دقە هەیە دەبی بمینێ و ساری مەفعول بێ، چکە قورئان نەسخی نەکردووە. و دقەیەکی تر والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم. أي وڵامتان چیە سەبارەت بەم دەقا؟ هەموو ژنانێکی خاوەن هاوسەر لێتان حرامە، تەنها ئەوانە نەبێ لە کاتی جیهاد بە زەبری شمشێر بەدەستیان دێنن بۆتان هەیە دەست درێژیان بکەنە سەر، و نزیک 16 دەقتان هەیە لە ژێرناوی ملك اليمين. وهروە كتب عليكم القصاص في القتلى الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى. باشا سەبارەت بە تۆڵەسەندنەوەی کوشتن لەسەرتان نووسراوە ئەی مسلمانان، پیاوی ئازاد بەرامبەر بە ئازاد، کۆیلە بەرامبەر بە کۆیلە، و ژن بەرامبەر بە ژن. کۆمەڵگای دابەش کردووە. تۆ چۆن دەی خۆت لەم دەقا ڕزگار دەکەی کەوا تایبەتە بە سەردەمی کۆیلایەتی. و هەروەها قورئان دەڵێ حەظ الذەکەر مثل حەظ الأنثەیین، بەشی پیاو لە میرات دوو بەقەت ژنە. چی لەم دەقە دەکەی؟ يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول. أي پیغمبر پرسیار لێ دەکەن سەبارەت بە دەستکەوتی تاڵانی و فەرهودی، بڵێ دەستکەوتی تاڵانی و فەرهودی بۆ ئەڵڵا و پێغەمبەرەکەیەتی. چی لەم دەقەی قورئان دەکەی؟ حتى يعطوا الجزية عن يد وهم صاغرون، تاوەکو ئەهلی کتاب جزیە دەدەن بەدەستێک لەگەڵ ئەوەش سەرشۆڕن بچووکن. چی لەم دەقە دەکەی؟ ئەی پیاوی ئەی قورئانیەکان، ئەی وردە ئەفەندیەکان کە ناوتان لە خۆتان نایە یعنی
قورآانی چی لەم دەقە دەکەی ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض بۆ پێغەمبەر نەبووە کە دیلی هەبێت تاوەکو زەوی خەڵتانی خوێن نەکات چی لەمە دەکەی بۆ یتر يا أيها النبي حرض المؤمنين على القتال أي پیغمبر هانی مسلمانان بدا بۆ کوشت و کوشتار چی لەمە دەکەی چی لەمە دەکەی پێت وایە یعنی دەقەکانی قورئان زۆر محتەرەمترن لە فەرمودەکانی محەممەد هەموو یەکشتن چکە نووسەری قورئان محەممەدە بە ئاشکرا دیارە وهروها چی لەم دەقە دەکەی من دێم پرسیار لێ دەکەم دەڵێم لە قورئاندا لە سوڕەتی ئەحزاب هاتووە دەڵێ فەریقا تقتلون وتأسرون فەریقا فەریقێکیان دەکوژن و فەریقێکیان بەدیل دەگرن دەکرێت بۆم ڕوونکەیتەوە ئەوە مانای چییە تۆ چی دەکەی دەبی بگەڕێتەوە بۆ سیرەی نەبەوی دەبی بگەڕێتەوە بۆ موفەسیرەکان دەبی بگەڕێتەوە بۆ حەدیثەکان جارێکی تر جەنابیشت ناو لە خۆت نایە قورئانی من دەستبەرداری سیرەی نەبەوی و فەرمودەکان دەبم و هەروەها چی لەم دەقە دەکەی ما ئەفاء الله على رسوله من أهل القرى فلله وللرسول ئەوەی ئەڵڵا بە پێغەمبەرەکەی بەخشی لە خەڵکی گوندەکان سەبارەت بە بەنی نەضیر دەبی بگەڕێنەوە بۆ سنەتی محەممەد بۆی بزانین ئەم دەقە سوڕەتی الحەشر سەبارەت بە بەنی نەضیرە ئەجینا چۆن دەزانی کەوا بەنی نەضیرە ئەوە بۆ ئەڵڵا و پێغەمبەرەکەیەتی فإذا لقيتم الذين كفروا فضرب الرقاب كاتك توشي أوان بون ككافرا لم ليان بدن شي لم دقدكي فلا تهنوا وتدعوا إلى السلم وانتم الأعلون وپنابو آشتيو هدن مبن أي مسلمانان لكاتێکدا ئێوە باڵا دەستن لە ڕووی هێزەوە چی لەمە دەکەی چۆن دێ ئەمە دەشاریتەوە دەقەکەیترم بۆ دەینی دەقەکەیتر نەسخ کراوە چکە قورئان دەقی تێدایە سەبارەت بە ناسخ و منسوخ ناسخ و منسوخ خۆشت باش ئەوە دەزانی هەم ئاەتێکی سوڕەتی بەقەرە ئاماژەی پێکردی هەم سوڕەتی الحەج ئاماژەی پێکردیە فاقتلوا المشركين حيث وجدتموهم مشركەکان بکوژن لە هەر کوێیەک تووشیان بوون قاتلوهم يعذبهم الله بأيديكم ويغزيهم وينصركم عليهم ويشف صدور قوم مؤمنين چی دەڵێ بیان کوژن ئازاریان بدەن ئەڵڵا بەدەستەکانی ئێوە ئازاریان دەدا ڕیسوایان دەکا سەرشۆڕیان دەکا و ئەڵڵا سەرتان دەخا بۆ ئەوەی ئەو بغز و ڕق و قین و نەخۆشیی لە دڵتانە ساڕێژ بێ ئەی مسلمانان دەبینن ئەوە تەنها هەندێک دەقم هەڵبژار لە قورئانەکەتان چی لەم دەقانە دەکەن پێتان وایە ئەم دەقانە زۆر محتەرەمترن لە قسەکانی محەممەد نەخێر لێرەدا بۆمان ڕوون دەبێتەوە نووسەری قورئان هەر محەممەدە شتێک نییە بە ناوی خوددا محەممەد گوتوویەتی میلەتەکەم دەبن بە 73 فڕقە وا بزانم ئێوە یەکێکن لەو فڕقانەی کەوا دەچن بۆ دۆزەخ سەرچاو بەخێر بێن گوتویەتی یار هەمیان دۆزەخین تەنها دانەیەک نەبێت جا محەممەد زۆر حەزی لە ژمارە 7 بووە بڕۆنە ناو قورئان ژمارە 7 زۆر دەبینن چی گوتیە بۆ من لە هەموو فەرمودە ڕاستەکاندا هەیە الترمذي أحمد أبو داود نازم چی گوتیە افترقت اليهود على 71 فرقة يهودية كان دابش بون ب72 فرقة أما درويتي شاغدارة أصلا لنا يهودي لا فرقة وفرقة كاربونية وافترقت النصارى على 72 فرقة ونصارى كان مسيحية كان بون ب72 فرقة وستفترق هذه الأمة على 73 فرقة وأو أمتي من دابش بن بو 73 فرقة كلها في النار إلا واحدة هرهم ينبو دوزخ ضلي ملتك إخوي أو 73 فرقة محمد الله هرهم يبو دوزخ تنها داني كان نبي قيل من هي يا رسول الله أي بيغمبري الله أو فرقان كامية قال من كان على مثل أنا عليه وأصحابي أوي كوالا صر ريبازكي منو يا وركان ما باشا ريبازكي منو يا وركانم ناوتان لخوتا ناو قرآني بو ايوش بين بو سردمانك بازرگاني بگنجام كان لجرناوي قرآني أو دقاني خوين مو استهموي لقرآن كتان بو قرآن كتان زور محترم ترنيا ودوات القرآن كتان خوي ليتن سورة نجم وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى واتا ومحمد لخوي وقسناكا بلكو لراستيدا وحيو بويدا دبزي واتا قسكاني محمد برزدان لراستيدا هر وقت قرآن دلي وبيشوتريش بيمان بوتي واستاكش بونمنا أو دقمانا چيا وما ينطق عن الهوى واتا محمد لخوي وقسناكا
إلا هو وحي يوحى تنها وحيك بونمونا وحيك كين دبيتوا لراستي ده هر القرآن ضلين وشتريش بيمان وكي واستاك ونمونا هر وقت دبينن دواتر بابين سرهند دقيتر لرا كوا قرآن كان كوا قرآن خوي ريغا دقري لوي كوملك پیدا بن بناوي قرآني وكيف خوان بين بونمون لك دانو بكن بونمونا آياتي بستويتي سورة الأحزاب دلت لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخرة وذكر الله كثيرا بدلني أيوة واتا بدلني أيوة نمونيتي جواني بيشروي باش بو إيولا بيغمبري الله دا هبو بو همو أواني هيوان با الله روجي دوائي هيا واتا لمحمد دا نمونيتي جواني بيشروي هيا دەبی ئێوە پابەندی ئەو نمونە جوانەی پێشڕەوی بن و محەممەد لە فەرمودەیە کادا هەیە دەڵێ من وەکو باوکتانم تەنانەت ئێوەم فێر کردووە چۆن گوو بکەن یعنی پێتان ناخۆشە پێغەمبەرەکەتان فێرتان بکات چۆن گوو بکەن یعنی بۆچی پێتان ناخۆشە یعنی محەممەد خۆی لە فەرمودەیەکدا هەیە و سەحیحە و ڕاستە دەڵێتن من وەکو باوکتانم تەنانەت ئێوەم فێر کردووە چۆن گوو بکەن یعنی بۆچی پێتان ناخۆشە يعني تو كاتك منالي جاري كم جودك باوك تفرد ناكا إيه محمد بوتو وكو باوك دوايا سيد الخلق أشرف الأنبياء تواو يعني وري بقرنو تواو وهروها بونمونا آيات حوتي يعني أوانا كواتا أودو دقر رفض دكنوا أي دا سورة نجم خلمو رفض دكنوا قرآن يكان وآياتي بستويتش سورة الأحزاب رفض دكنوا بوش كافر آياتي حوتي سورة الحشر بيمان دليل وما أتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب واتا أوي بيغمبر بوتاني هناوا وري بقرن أوي نهاي ليتان كردوا كوتاي بيبينن وتقيي الله بكن چك الله زور بآزارو أشكنجيا لاشا واتا جاري چتر محمد بريار درا بجوري دخكاني قرآن بريار درا وهروها آياتي سويتي سورة آل عمران چندها دقيان بوديموا قل أي محمد بلي إن كنتم تحبون الله أجر الله تان خوش بوي فاتبعوني بيادم بكن يحببكم الله ويغفر لكم ذنوبكم أجر بيادي من بكن أو الله إيوي خوش دوي والله لجناح كانت دبوره للرجاي محمد وآياتي هشتاي سورة النساء من يطيع الرسول فقد أطاع الله أوي ملكتي بيغمبر بيت أوتوماتيكيا ملكتي الله يا باشا أوي ملكتي محمد بيت ملكتي الله يا وات رولي محمد لإسلام دا كم ترنية لرولي الله قريمان الله جواز لمحمد واروها آياتي 164 سورة آل عمران كلشويني تريش دوباره بوتوا بازور دوبارين كموبون منا لآياتي 129 سورة البقرة وهروها لآياتي 150 سورة البقرة بلا من آياتي 164 سورة آل عمران دخلين موا لقد من الله على المؤمنين إذا بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويذكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين واتا الله چاكي بخشي بإيمان داران كاتك پیغمبريچي لناو خويان بويان نارد بوچي بو اوي آيتكانيان بو بخوينتوا وپاچام بكاتوا لچي لكاري بتپرستي ويعلمهم الكتاب وفير نوسينيان بكا والحكمة وحكمة واتا محمد رولي هي حكمة باسي حكمة دكا باشا وتنانت حندي چاندلين ويعلمهم الكتاب واتا قرآن ينفير بكا ولا تنجد او حكمتي دانا وحكمة شيء حكمة محمد واتا محمد رولي هي الإسلام وهمان دق بهمان شيء ناوروك لآياتي 129 سورة البقرة وآياتي 150 سورة البقرة دو باربوتوا وهروا آياتي 64 سورة النساء دلت وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله ويج بيغمبرك ما نناردوا تنها أو نبت
کە بە مۆڵەتی ئەڵڵا یعنی پیادەی بکەن ملکەچی بن. وهروەها بۆ نمونە ئاەتی 16 بۆ 19 سوڕەتی القیامە دەڵێ لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه. باشا ئەم دەقە چی دەڵێ ئەی محەممەد لە کاتی وەحی خوێندنەوەت زمانت پەلەپەل مەجوولێنە چونکە دەبێت کۆی بکەینەوە و بیخوێنینەوە. فإذا قرأناه کاتێک خوێنمانەوە ئەوە پەیڕەوی بکە. ثم إن علينا بيانه واتە شتڕۆڤەی بکەین لێکی بدەینەوە بڵێن ئەو دەقەمانای چییە. بۆ نمونە مفەسیرەکان دەڵێن تبين حلاله وحرامه ثم إن علينا ما فيه من الوعد والوعيد بيان حلاله واجتناب حرامه واتا وكدواي بيان واتا دبي دقة أرسل أم دقة حلايا ها شو كلا دقي الله ناتشه يعني شون الله دلتن كوي بكينوا أجر الله خوي وحي ناردبه شون دله إن علينا جمعه نبي إن عليهم واتا يا وركان لسريانا كوي بكنوا نك علينا الله دله علينا الله بوشي بيوز بودكا قرآن كوب كاتوا أجر الله خوي قرآني ناردي چه بيوز بودكاتن كقرآن كوب كاتوا يعني سيرو سمره بلام قريمان دي مشكلة أو با رد بيتن بون لكوتايدا دو بيان واتا محمد تو بو اوي كاتك دقاقت دخويني تو بويان بياني بكي مانا چي ام دقا واتا محمد بياني دكا محمد ريقاي قرتو لوي كواكسيك بي بكيتي خوي دقاقان رون بكاتو لقدانوي بوبكا. وهروها آياتي بنجاودوي سورة شورى ضلي وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان سيدي كان أو دقا دليتن أي محمد إيما وحيمان بودنارت وبيج أوي وحيد بوبنيرين تو لپرتوچي آسماني ندزاني وخاون هيج إيمان نبوي واتا بتپرز بو جاريشي ترمنين بجوري أم دقا بيمان دلي محمد بتپرز بو ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان أي محمد بيج أوي وحيد بوبنيرين تو ندزاني پرتوك چيا و إيمان چيا واتا محمد إيماني نبو بيج وحي جارش ترمين دروب كانوا بلين نخير بتپرستي نكردو نازانم چي اگر هاتو أو قصب كان واتا بيمان دلين الله كتان دروي كردوا شكو بجوري أم دقا ولكن جعلناه نورا حتى وكدواي وأخيرا كيشي دلين وإنك لتهدي إلى صراط مستقيم ولراستي دا أي محمد تو خلق هداية ددي بو ريغاي راست كواتا محمد رولي هي. وآياتي تلوشواري سورة النحل وانزلنا إليك الذكرى لتبين للناس أي محمد إما قرآن من بود دابزاندوا بو أوي تو بو خلق روني بكيتوا تو كاتك دقيق دابزان تو روني كيتوا ماناي أو دقتشيا باشا لي تبين للناس بو خلق روني بكيتوا نهات واسم القتق لد 400 دواتر لكردستان دادني شبكي في غني خوي بيدقان ليق بداتو بلا ابن عباس غلطي كرديو نازانم ابي غلطي كرديو فلان نخير محمد رجال لدغري بكيف خطبه تفسير بكي. وآيات 65 سورة النساء فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ضلين نخير الله در نخير وربك وسوين بخداكت يعني الله نازانم سوين بخداكت الله بمحمد دل سوين بخداكت سيرة والحاصل مشكلة نيا ضل فلا نخير وربك وسوين بخداكت إيمان ناهينا تاوكو توهل نبجرن وك بو حكم كردن سبارد بچه شكانيان واتا محمد وك حاكم برياردر امرو محمد نما يتشي ماوا دقكاني ماوا فرمودكاني ماوا رين مايكاني ماوا بابين من زور بآساني اواني خوين مو حموي دلالة لسر اوي كمحمد رولي هبوا بون من الرون كرنوي دقكان حكمة باكرنويان صراطي مستقيم حاكم بيلا نيوانيان وحتاوكو دواي واتزورنا ودقيق قرآن دليتن أو كسي جويرالي محمد بي أو جويرالي الله يا باشا بابين
ئەگەر هاتوو گریمان ئەوە قورئانیەکان اختیاریان کرد قورئانی بوون باشە قورئانیەکان اختیاریان کرد بوون بە قورئانی هەرچی سیرەی نەبەویە فەرموودەکانە هەمیان سووتاند و بەیانیەک لە خەو هەڵساین بە قودرەتی قادر شتێک بە ناوی فەرموودە ئەسڵن پێیان دەگوتین فەرموودە دەمانگوت فەرموودە چییە گریمان گوتمان فەرموودە چییە حەدیث مانای چییە سیرەی نەبەوی مانای چییە باشە ئەو پرتوکە ئیسلامیانە هەمووی فەوتان تەنها قورئانەکە ماوە سمێڵ قوت دەتوانی پێم بڵێ ئەگەر هاتوو بە 5 ئەرکانەکەی ئیسلام دەست پێ بکەین تۆ چۆن شەهادە دەهێنی داوات لە من کرد وەرە بە موسڵمان گوتم باشە بە چاوان چۆن داوام لێ دەکەی ببم بە موسڵمان یعنی چی بڵێم نەڵێ دەبی بڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله چکەوە حەدیثە ئاگادار بە ئەمە حەدیثە بۆ ئەو مۆزوع نەگەڕێیتەوە باشە چکە تۆ بڕوات تەنها بە قورئان هەیە بڕوات بە فەرموودەنی بڕوات بە سیرەی نەبەوی نییە گریمان هەمووی فەوتە لە خەیاڵی هیچ کەسێکدا نەما تۆ چۆن دەیدا لەم دەگەی من گریمان دەڵێم دەبم بە موسڵمان چۆن ببم بە موسڵمان بەسیطە چۆن بەسیطە ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله چۆن بزانم ئەوە ڕاستە کاکە گیان چکە من دەبم بە موسڵمان کاکە گیان یعنی خۆی دەزانی چۆنە صحیح بخاری کتاب الئیمان ئاماژەی پێکردیە صحیح مسلم کتابی ئیمان ئاماژەی پێکردیە الترمذی ئاماژەی پێکردیە یعنی بگەڕێنەوە بۆ فەرموودەکان سەیری گاڵتەجاریان بکە بەڕێزان سەیری گاڵتەجاری ئەو قورئانیانە بکە سەیری چکە قورئان ئاماژەی بە شەهادە نەکردیە بە هیچ جۆرێک ئاماژەی بە شەهادە نەکردیە تێیدا نییە لە یەک شوێندا نەبیدن دەڵێ ئەڵڵا شایەتی هێنا کە هیچ ئەڵڵایەک نییە تەنها خۆی و ئاماژە بە هیچ شتێکتر نەکراوە باشە لە قورئاندا نییە چۆن شەهادە بێنین ئێستا ئەوەت قبوڵە باشە دەی مشکلە نییە ئەوەت قبوڵە کاگەجان دەی ئەوەت قبوڵە ئەوە بابینە ئەو تای تەرازوەدا بنێن شەهادەت قبوڵە یعنی لە بوخاری بڕوات بەوە هەیە شەهادە ئاوایە دەی ئەوە قبوڵە مسلمت ئەوەت قبوڵە ترمذیت قبوڵە دەی ئەوە مشکلە نییە ئەوەت قبوڵە باش ئەی بابێنە سەر نوێژکردن فەریزەکانی ئیسلام چۆن نوێژ بکەین ئێستا بزانین چۆن نوێژ بکەین دەتوانی پێمان بڵێ چۆن نوێژ بکەین دەتوانی پێمان قورئانەکەت ئاماژەی پێ نەکردیە ڕۆژانە چەند نوێژ بکرێت تەنها دەڵێ ئەقیم الصەلاتە داوا لە محەممەد دەکا ئەقیم الصەلاتە موسڵمانان نوێژ بکەن چەند نوێژ دیار نییە لە 2 دەقتان هەیە کە ئەگەر خۆتان بێن و بن و ڕای بچێشن وەکو تینی سناعی قڕی سناعی دەیکەن بە 3 نوێژی تێدا دەرەچێ بۆ نمونە ئاەتی 238 سوڕەتی ئەلبەقەرە حافظوا على الصلوات والصلاة الوسطى دەڵێ دەست بگرن بە سەڵەواتەکان بە نوێژەکان و نوێژی ناوەڕاست تەواو پێمان ناڵێت چەند نوێژ البەقەرە 100 وأقيموا الصلاة نوێژ بکەن النساء 43 لا تقربوا الصلاة وانتم سكارى لنوێژ نزیک مەبنەوە کاتێک سەرخۆشن آية 17 سورة الحج فأقيموا الصلاة نوێژ بکەن العنكبوت 45 وأقيم الصلاة نوێژ بکە باشە الإسراء 78 أقيم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل نوێژ بکە کاتێک خۆر ئاوا دەبێت تاوەکو تاریکایی لە کاتی خۆر ئاوا بوون تاوەکو تاریکایی باشە تاوەکو تاریکایی یعنی بەردەوام نوێژ بکەی 2 سعات یا سعاتێک یا نەیگوتێ چەند و دەقێکتان هەیە ئاەتی 114 سوڕەتی هود خۆتبینی ببەی دەکاتە 3 نوێژ و دەڵێتن وأقيم الصلاة طرفي النهار وزلفا من الليل نوێژ بکە لە 2 جەمسەرەکەی ڕۆژ واتە بەیان کاتێک ڕۆژ هەڵدێ و ئێواران کاتێک ڕۆژ ئاوا دەبی وزلفا من الليل ولا شەودا واتە 3 نوێژ إن الحسنات يذهبن السيئات حسنات واتە شتی باش خراپەکان دەسڕنەوە باشە 3
اینجا هاتینە مسلمانان چی دەڵێن ئەخەر ناخۆی ئەگەر ئاەتی 114 سوڕەتی هود بێنین و دواتر تێکەڵی بکەین لەگەڵ 78 سوڕەتی ئیسرا لەوێ 3 دانە و لەوێ ڕەنگ بێت 2 دانە دانەیەک ئەوە 4 دانە و ئەگەر سوڕەتی ئەلبەقرە ئاەتی 238 بینن کە دەڵێ ئەسەڵات الوستا نوێژی ناوەڕاست ئەوە دانەیەک لێرە و هەروەها ئیسرا 78 دەڵێ دانەیەک و هود 114 دەڵێ 3 دانە ئەو 5 دانە پینۆ پڕۆلەکەن تەرهیمە ئەوە لە سەردەمی ئابلوقەی ئابووری لەسەر عێراق و شتانە دەکرا تەرهیم یعنی ئەڵڵاکەتان بە گوێرەی ئەوە بیتن بۆ نمونە بە گوێرەی ئەوە بیتن بۆ نمونە لە سەرەتا سوڕەتی هودی دابەزاندووە گوتی 3 نوێژ دواتر چەند سوڕەتیش تر دواتر هاتیە گوتی وەئەقیم الصەڵاتە لیدلووکی الشەمسی ئەوە کردمان بە 4 دواتر هاتووە لە سوڕەتی ئەلبەقرە کەوا سوڕەتێکی مەدەنیە گوتی وەسەڵات الوسطى ئەوە دانێکی با بۆ زیادکەین وانە ئەوە دانێکی با بۆ زیادکەین بابی بە 5 دانە وانە ئاوا هاتوونە وەکو ئەوەی و ئەڵڵاکەتان نەیتوان دقێک دابەزێنی بڵێ بۆ نمونە وەئەقیموا الصەڵاتە 5 مرات يوميا نەیتوانی نەیزانی و فەقیری نەیزانی و 5 چی پێ دەڵێن چکە 5 لە زمانی ئەڵڵا نەیزانیوە 5 یعنی چی پێ دەڵێن یعنی لێی شێوایە فەقیرێ ئەڵڵا لەسەر عەرش نەیزانیوە 5 چی پێ دەڵێن یعنی هاتووە ئێوە پێویستان بە تەرهیمکردنە بە تەرهیمکردن بۆ ئەوەی جێبەجێکەن باشە دەی مشکلە نییە ئەوەش مشکل نییە و محەممەد خۆی بزانین تەنانەت لەم دەقە ئین الحەسەنات یذهبن السەیئات خۆی هاتی تەفسیری کردی محەممەد لە ڕێگای فەرمودەکانی چۆن لە ڕێگای نوێشکردن گوناحەکان دەڕۆن دەڵێ لە ڕێگای نوێشکردن گوناحەکان دەڕۆن چۆن محەممەد تەفسیری کردیە بۆن تەفسیری ابن کەثیر وەردەگرین سبر بتفسير آيات 114 سورة هود ضل وحدثني أبو بكر أنه سمع رسول الله صلى الله عليه وسلم يقول ما من مسلم يذنب ذنبا فيتوضأ ويصلي ركعتين إلا غفر له ابن كثير آمن شو بيكر ضل أبو بكر وضل أبو بكر رازدك صديقة بيغمبر قوتي هيج مسلم يغني كان جناح لجناح كان دكا إن جاوكم من دزنوش دقري دور ركعة نوش دكا الله لي خوش دبي وهروها للشيء نشتر هاتوا لهمان سرچاوا من توضأ وضوئي هذا ثم قام فصلى صلاة الظهر غفر له ما كان بينه وبين الصلاة الصبح والحاصل فرمودك تشي دل محمد دلتن هر کس یک دز نویجی شوری اینجا هاد نویجی نیوروی کرد او الله لگناحکانی خوش دوی لدوای نویجی بیانی و تاوکو نویجی نیورو وکاتک نویجی اصلی کرد بو اگر هر گناحی کرده بی او لگناحکانی نیوان نویجی نیورو نویجی اصر خوش دبی ولا نیوان اصر و عشاء خوش دبی مغرب خوش دبی مغرب و عشاء خوش دبی دلیا و او معنی وهن الحسنات يذهبن السيئات وأو معنى أم دقيق خويليشي داوتوا معنى أم دقيق آيات 114 سورة هود معنى چيا سم القطيشي كرده بو من ليك داداتوا بيوي عربي بزاني اتر معنى چي سيرو سمرت بودا دوزيتوا دواتر بيمبلن تي بابا گريمان او سي آياتتان ترهيم کرد لناويكو او بو بينزنوش باشا بو بينزنوش كاكا جان مشكلة نيا بيانيات چن ركعات بكين خولا قرآنك الدانية نیوەڕۆیان چەند ڕکعات بکەین چه سوڕەتێک لە کاتی نوێشکردن بخوێنرێتەوە التحیات لله چۆن دەخوێنرێتەوە چۆن پەنجەت ئاوا لێ دەکەیت کەوا لەسەری ئەوە شەیتان دەدەی لە کاتی ئەوە لە قورئاندا نووسراوە دەبی لە کاتی هین بۆ نمونە ئاوا پەنجەت ئاوا بجوولێنی نووسراوە دەبی ڕکوع بکەی و سجود بکەی لە قورئانەکەت نووسراوە کەوا دەبی چەند جار بڵێ الله ئەکبەر سمع الله لمن بريده كرة بريده ما يقرأ لبشتو بريده سمع الله لمن حميده يعني لشويدا نسرا او حمول بيان بڵێ من ئەوە بووم بە مسلمان دەی شادەم هێنا تۆ فەرمودەی ئەوت پێگوتم کاچی قورئانی من چۆن نوێژ بکەم خۆی دەزانی چۆنە بەیانیان دوو ڕکعەتە نیوەڕۆیان 4 عەسران 4 مەغریبان 3 ئیشایان 4 لە یەکەمدا بۆ نمونە قل هو الله يعني ئەوە دەخوێنەوە سوڕەتی الفاتحة دواتر سوڕەتی ئیخلاص ئەمە چۆن بزانم لە قورئاندا لە شوێدا هەیە کاکە جان لە سوڕەتی نا لە قورئاندانی ئەی لە شوێدا هەیە
والله دەزانی چۆنە خۆی مۆزوعەکە من قورئانیم بڕوان بە سونەش نییە بەڵام دەزانی چۆنە بوخاری ئاماژەی پێکردیە مسلم ئاماژەی پێکردیە هەموو سیرەی نەبەوی ئاماژەیان پێکردیە و ترمذی ئاماژەی پێکردیە ئەحمەد ئاماژەی پێکردیە ئیبن ماجە ئاماژەی پێکردیە الحاکم ئاماژەی پێکردیە ئیبن الجەوزی ئاماژەی پێکردیە یعنی بیهێنینەوە ئادەی ئەوانەش دەهێنینەوە مشکلە نیە ئەوانەش دەینەوە سیرە و هەمووشت لێرە دایدەنێن پێویستمان بەوانەشە جارێ قورئانینە بەڵام پێویستمان بەوانەشە بابیهێنینەوە دەی زۆر شاکە باشە ئەی چۆن بزانی لە کاتی نوێژکردن ئەگەر تڕێکت کرد ئایا نوێژەکەت قبوڵە یان نا یعنی زۆر قورئان گەڕان زڕتە و ئەو شتانەی تێدا نییە قورئانەکە زۆر گەڕان یعنی بابەربوون و زڕتە و ئەو شتانەی تێدا نییە یعنی چۆن بزانین وەڵای ئەوە فەرمودەیەکی پێغەمبەر هەیە دەڵێ ئەگەر هات و ڕیح یا دەنگت لێبەر بوو لە کاتی نوێژکردن دەبی نوێژەکەت بەردەیت و بچی یعنی بیشویتەوە دەڵێ یعنی ئەوش بینینەوە ئەرەوەڵە بە ئەو فەرمودەیەش بابینەوە تخوا لەبەر خاتر قوربانی تۆ مشکلە نیە بە قوربانی یعفور بی مشکلە نیە ئەو فەرمودەیەش دەینەوە ئالێرە دایدەنێ دەی مشکلە نیە ئەوەش دەین دادەنێنەوە باشە ئەوەش دەین دایدەنێنەوە هیچ مشکلە نیە ئەوەش دەین دایدەنێنەوە گاڵتە جاریتان گەیشتۆتە و ئاستی هاتوونە دەوێت گاڵتە بە عەقلی خەڵک بکەن قورئانیەکان بۆ نمونە محەممەد تەفسیری کردیە لە زۆر شت بەڕێزان نمونەیەکی ترتان بۆ بینم ئاەتی 38 سوڕەتی یاسین والشمس تجري لمستقر لها ذلك تقدير العزيز العليم خور دروا بۆ شوێنی ئۆقرەگرتنی و ئەمە تەخمینی ئەڵڵای عەزیز و عەلیمە محەممەد خۆی بۆمانی لێک داوەتەوە مانای چییە لێمان لێک داتەوە ڕێگانارە بە کوڕی پیش و تەڕەماش و ترخێنە بێت بەکەیت خۆیان ئەو ئاەتە لێک بدەنەوە چکە فەرمودەی هەیە قال النبي بخاري ئاماژەی پێکردیە قال النبي لأبي ذر بأبي ذر پیغمبر بأبي ذر لأبي ذر برسي حين غربت الشمس كاتك خور آوادبو تدري أين تذهب أي أبي ذر أي باوشي ذر دزاني خور بوشي دروا باوشي ذر قلت الله ورسوله أعلم الله پیغمبر كي دزانا قال فإنها تذهب حتى تسجد تحت العرش پیغمبر گوتی دەڕوا تاوەکو لەژێر عەرشی ئەڵڵا کڕنۆش دەبا وە حاصل فەرمودەکە درێژە ئەخیرەکەی محەممەد چ دەڵێ وهذا معناه والشمس تجري لمستقر لها وأو معناه وایە ئەو دقەیە يعني تۆ بۆت نییە بەی لێک بدەیتەوە محەممەد ڕێگای لێگرتووی محەممەد ڕێگای لێگرتووی دەمی خۆی نەگرتووە فەرمودەکانی لێک داوەتەوە تۆشی هاتی بۆن و تەفسیر دەکەی باشە ئەوە دوو فەڕیزە شەهادە نوێشکردن هی نامان کاکەجان لە بوخاری و لە موسلیم مشکلە نیە بە قوربانی تۆ مشکلە نیە زەکات فەڕیزەیەکی تری ئیسلام 30 جار لە قورئانەکەت ئاماژە بە وشەی زەکات کراوە چی دەڵێ وآتوا الزەکاتە تەنها دەڵێ زەکات بدەن تەنها دەڵێ زەکات بدەن چۆن زەکات بدەین تەنها دەڵێ زەکات بدەن باشە چۆن زەکات بدەن فەڕیزەیەکی ئیسلامیە خۆی دەزانی چۆنە ینی پێغەمبەری ئەڵڵا بۆمانی ڕوون کردوتە کاکەجا من تازە بوو بە موسڵمان من پیاوێکی دەوڵەمەندم دەمێ زەکات بدەم خۆی یعنی دەزانی مۆزوعەکە چۆنە خۆی پێغەمبەری ئەڵڵا هەندێ فەرمودەی هەیە بۆ نمونە دەڵێتن مەڕ و ماڵات و زێڕ و شتی بازرگانی و پارە کەوا بۆ نمونە هەتە بەڵام ئەوەش تۆزێک موعەقەدە ئیمامی شافعی ئێمە چوار مەسەبیشمان هەیە کاکە برا ئیمامی شافعیمان هەیە و حەمبەلیمان هەیە و ئەومان هەیە ئەومان هەیە بە دوور و درێژی باسییان کردی ئەگەر بتێ پەرتوکەکەت بۆ دەینم بخوێنەوە پێت دەڵێ لە سەتا ئەوەندە ئیمەڕ و ماڵات بدە لە سەتا ئەوەندە بۆ نمونە زر ئەها یعنی ئەوانش بینێنەوە بەڵێ ئەوانش بینەوە دەباشە دەی ئەوە فەقی ئیسلامیشمان هێناوە پێویستمان پێدی کابێت فەقی ئیسلامیشمان هێناوە و فەرمودەکانی بوخاری و مسلمیشمان هێناوە پێویستمان پێدی بۆی بزانین چەند زەکات بدەین بۆی بزانین چەند زەکات بدەین ئەویشمان هێناوە باشە کاچی قورئانی دەی ئەوەش با بڕواتن باشە ئەی حەج چۆن بکەین ڕاستەکەی من دەمێ حەج بکەم گوناحم زۆرە و بچم حەج بکەم و دەڵێن ئەرێ بەڕاست من پرسیم دەڵێن یعنی بەردێشی ڕەشی لێیە یعنی بەس من زۆر دەخوێنمەوە لە قورئاندا بوونی نیە ئەو بەردە ڕەشە قورئانم لە ئاەتی یەکەم سیر کرد بۆ ئاەتی ئەخیر باسی ئەوە ناکاتن قورئانم لە ئاەتی یەکەم بۆ ئاخیر سیر کرد باز ناکە حەفجار بسوڕێتەوە بە دەورەی بەردەکە کەچی من دەخوێنمەوە بۆ نمونە ئاەتی 196 سورەتی البەقەرە چی دەڵێ وأتموا الحج والعمرة لله ولا تحلقوا رؤوسكم حتى يبلغ الهدي محله دەڵێتن
و حەج و عومرە بکەن بۆ ئەڵڵا و سەری خۆتان مەتاشن تاوەکو ئەو قوربانیەی کە کردوتانە بە شوێنی خۆی دەگا. سەرتاشین یعنی باش ئەوە باسی سەرتاش یعنی من کەینێ سەری خۆم بتاشم، یعنی هەر لە مەتاڕی بۆ نمونە ڕیاض دابەزیم و گەیشتمە ناومەکە سەری خۆم بتاشم، یاخود لە دوای تەواف سەری خۆم بتاشم، یا چۆن مەوزوعەکە وەڵایی دەزانی خۆی مەوزوعەکە چۆن وە دواتریش دەڵێتن بادەخەکان با بخوێنمەوە اینجا فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. دەڵێتن بەڕڵایی و خوێڕیاتی و سەرسەریاتی و مشت و مڕ لە کاتی حەجدانە. ڕەفەت یعنی خوێڕیاتی، چکە لە دەقێکتر قورئاندا ئاماژەی پێ. باشە کاکە گیان من یعنی ئەو شتانە ناکەم لە حەج. دارچەندە لە حەج زۆر بینی و مەڕوو دەداتن، بەڵام من ئەو شتانە ناکەم. باشە واروها دواتر لە شوێنێکدا دەقێکی ترتان هەیە ئاماژە بە عەرەفات دەکا. عەرەفات بەڕێزم لەیسە عەلەیکم جوناح ئەن تەبتەغوا هەتاوەکو دوای من عەرەفات. دەڵێتن گوناحتان ناگاتێ ئەگەر هات و مۆزوعی عەرەفات و ئەو شتانە بکەن. دەڵێ ناڵێ فەرزە کاکە گیان ئازیزم، ناڵێ فەرزە، تەنها دەڵێ گوناحتان ناگاتێ. باشە تەنها دەڵێ گوناحتان ناگاتێ ئەگەر عەرەفات بکەن. یعنی ئەگەر نەیکەم هیچ فەرز نییە. واروها دواتر دەڵێ ئین الصەفا والمەروە من شعائر الله. سەفا و مەروە یەکێکە لە شعائرەکانی ئەڵڵا. فمن حج البيت أو اعتمر فلا جناح عليه أن يطوف بهما. وجناحي ناقاتي ضلي جناحت ناقاتي أجر صفا ومروة بكي وات الصفا ومروة فريزنيا عرفات فريزنيا وآماجي بوينا كرديا كآية من جيبكم لحج يعني بكرتي مختصري بريزان دقيقاني قرآن آماجي بوينا كرديا من شون حج بكم باسي چي دكا ضليت نسيرك حجو عمره بكن سەرتاشین دەزانم کاتێکە بەڵام نازانم کەی، دەزانم قوربانی تێدایە. دەڵێتن گوناحت ناگا ئەگەر هات و عەرەفات بکەی، گوناحت ناگا ئەگەر سەفا و مەروە بکەی. هەموو دەقەکانی هەستان ئەوەندەیە. باشە ئێستا من چۆن حەج بکەم، چ جلێک لەبەر بکەم، چ مانجێک بچم، چەند جار بە دەورەی بەردەڕەشەکەدا بسوڕێمەوە. ئەی بەڕاست شەیتان خۆ تێدا نییە. قورئانیەکان ڕەزمی شەیتانی تێدا نییە. ئێوە زۆر مهمن دەزانی ئەگەر هاتو ئەو شت جێبەجێ بکەن بەڕاستی شەیتان فترەیەک پشوو دەدا بۆ خۆی، چکە تێدا نییە. ڕەزمی شەیتانی بەردەڕەشەکەش تێدا نییە، دەزانن بەردەڕەشەکەشی تێدا نییە، ڕەزمی شەیتانیشی تێدا نییە. وە دواتر ئەو دروشمەی دەیڵێنەوە لەبەیک اللهم لەبەیک ئین الحەمد والنعمة لەک والملک. لە قورئانەکەتاندا نییە. خۆی دەزانی چۆنە کاکە برا، یعنی خۆی مەوزوعەکە دەزانی چۆنە. من مەجموعە پەرتووکێک ئێمە حادیثمان هەیە، یعنی لە صحیح بوخاری پەرتووکێکمان هەیە بە ناوی پەرتووشی حەج، و هەروەها لە موسلیمیش هەمانە، و لە ترمذیش هەمانە، و لە ئەحمەدیش هەمانە، و لە فڵانیش هەمانە. ئەوانت بۆ دەینم ئەو فەرمودانە بخوێنەوە بە دوور و درێژی، بەڵام تۆزێک موعەقەدە من دەچم پەرتووشی فقی ئیسلامیت بۆ دەینم کە بۆت باز دەکا حەج چۆن دەکرێت. یعنی ئەوانش بینێنەوە، ئەرەوەڵا ئەوانش با ببینەوە، پێشتمە بۆوانش جارێ ئەوانش دەهێنینەوە کاکەجان. قورئانیەکان ئەوانش دەهێنینەوە، ئەوانش دەهێنینەوە پێویستمان پێیەتی. ڕەمەزان ئەوە چواردانە فەڕیزەتان فت بوو. قورئان بە هیچ جۆرێک ئاماژەی پێ نەکردیە. با بینە سەر ڕەمەزان. ڕەمەزان بزانین چی دەڵێت لەسەر ڕەمەزان قورئانەکەدا. دەڵێت لە ئاەتی 183 سوڕەتی ئەلبەقەرە 184 187 185 187 ئاماژەی پێ دەکاتەوە. چوار دەقتانەیە سەبارەت بە ڕەمەزان. چوار دەقتانەیە سەبارەت بە ڕەمەزان. دەڵێت يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام. أي إيمان داران بروجبونتان لسر نسراوة 184 بزانین کەی بە ڕۆژی بوون. چی دەڵێ؟ ئەیاماً مەعدودات، چەند ڕۆژێکی کەم، چەند ڕۆژێکی دیاری کراو. شهر رمضان الذي أنزل فيه القرآن، لمانجی ڕەمەزان کە قورئانی تێدا دابەزی. یعنی ئەی ئیمانداران بە ڕۆژبوونتان لەسەر فەرز کراوە چەند ڕۆژانێکی کەم لە مانجی ڕەمەزان کە قورئانی تێدا دابەزیوە. زۆر باشە، مشکلە نییە. چەند ڕۆژە مشکلە نییە، نازانین جارێ. أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم. لشواني رمضان دا بوتان هي خويرياتي لقل جنكانتان بكن، برلاي لقل جنكانتان بكن. الرفث يعني خويرياتي وبرلاي. وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر. ولشواني رمضان دا
بۆ نمونە سێکس و بەڕەڵایی و قسەی قۆڕ لەگەڵ ژنەکانتان بکەن و بخۆنەوە تاوەکو بەرەبەیان کاتێک خێتی داوی هێڵی سپی جیا دەکەنەوە لە هێڵی ڕەش تەواو چەند ڕۆژێکی دیاری کراو لە مانجی ڕەمەزان هەتاوەکو ئەی باشە بۆچی ئێوە یەک مانگتان بەسەر خەڵکدا سەپاندووە بۆچی یەک مانجی کاملتان بەسەر خەڵکدا سەپاندووە ئەی جگەرە بچێشەمی ئەنی تەبیعیە لە ڕەمەزان جگەرە یا خواردنی مغەزی ئەها بدەمە خۆمەوە بە خواردن لە نەخۆشخانە ها مغەزی تۆزێک مغەزیم بدەن 2 بوتڵ مغەزیم دەنێ وشک بوومەوە تۆزێک مغەزیم دەنێ خۆی دەزانی چۆنە ئەو مۆزوعانە با پێت بڵێم یعنی ئێمە پێویستە بگەڕێنەوە بۆ فەرمودەکانی پێغەمبەری ئەڵڵا پێمان دەڵێتن لەکوێدا هەیە لە صحیح بخاری كتاب الصيام ومسلم كتاب الصيام والترمذي كتاب الصيام وسنن أحمد كتاب الصيام وأبو داود كتاب الصيام وهمو فقه إسلامي كتاب الصيام يعني بيانينو بيانينو باشا أوان بس كاكبرا أو فرموديكم خوين دو ولا رمضان دادا عائشة دلي مص لساني وهو صائم وأنا صائم دلي بيغمبري الله زماني مشتم من بالرجوم وأجبر نا أو فرمودي رازني أما بادر بين فرضين أو لا أو فرمودي رازني بابي بام يعني أو اللي دربين أو فرمودي اللي دربين مشكلة نيا باش أو فرمودي بعلي دربين يعني أما نابت بكيف خودي يعني بكيف خود تماته هالبشارنا بنا بكي كامد بينيو ببيو كامد ناوي بينيو بيوانيا وهروها بابين ئەوەش بە هەمانشش ئەمەش فنی تۆ بوو بابێ بزانین دەستنوێ شۆرین چی گوتیە لە قورئانەکەتاندا قورئانیەکە آية 6 سورة المائدة يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وارجلكم إلى الكعبين دەستنوێش تۆ دڵێ ئەی ئیمانداران کاتێک یعنی نوێژ دەکەن دەم و چاوتان بشۆن پێمان ناڵێ 3 جار دڵ دەم و چاوتان بشۆن نەیگوتی جارێک 2 جار 3 جار 10 جار 15 جار دەم و چاوتان بشۆن و ئەیدیەکم تاوەکو ئێرە و دەستان تاوەکو ئێرە نەیگوتی 3 جار باشە نەیگوتی 3 جار و بە ئاو بەسەرتان دابینن و ئاو بە پێتان دابینن تاوە خۆی دەزانی مۆزوعەکە چۆنە کاکەبرە ینی مۆزوعەکە تۆزە گواوەترە یعنی ئێمە پەرتوچێکمان هەیە لە بوخاری بەناوی کتاب الوضوء ولا مسلمی شەمانە کتاب الوضوء یعنی پەرتوچی دەستنوێژگرتن یعنی بیهێنینەوە ئەرەوەڵە با بیهێنینەوە پێویستمان پێێتی زۆر چاکە ئەی کاکەبرا یعنی بۆ نمونە لە من خوێنمەوە دەڵێن ئەلەساس پێغەمبەری ئەڵڵا کاتێک ئیستنجای دەکردواتە لە دوای پیساییکردن 3 بەردی بەکاردن نانە ئەمە فەرمودەیەکی قۆڕ و بێمانایە ڕاستەکەی زۆر بڕوامان پێنی بابێن بە فڕیدەن ئەولای ئەیدە باشە چاوی چاوم یعنی ئەگەر پیساییمان کرد یعنی طبیعیە دەبی ئاوی پێدا بکەی یعنی چۆن ئاوی پێدا بکەین 3 جار یعنی پێی دەوترێت تەهارەت شڵپەی یەکەم ناو دوو چۆن بزانم قورئان ئاماژەی پێ ئەمە فقی ئیسلامیمان هەیە بۆ دێنم دەبا یعنی فقی ئیسلامیش بین فقی ئیسلامیش بابین و تۆزبین فقی ئیسلامیش پێویستمان پێێتی ئەو هاوەنیە و هەروەها بۆ نمونە سەبارەت بەوەی ئەگەر هاتو ئاو دەست نەکەوت باشە ئەگەر هاتو ئاو دەست نەکەوت ئاەتی 6 سورەتی المائدە و ئاەتی 43 سورەتی النساء بزانین چۆن دەستنوێژ دەشتێ و چی بکەین ئەگەر ئاو دەست نەکەوت أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا فامسحوا بوجوهكم وأيديكم منه ما يريد الله ليجعل عليكم من حرج ولكن يريد ليطهركم واتا أجر كات التيمم وتيمم واتا بخولي باك دزنجش بقديا خود باكيتوا هوي مسلمانان أجر دانيكتان هوي بياواني مسلمان ئەگەر دانەیەکتان لە گووکردن گەڕایەوە یا دەستان بەردەستی ژنان کەوت و ئەگەر ئاو نەبوو ئەوە تەیەمموم بکەن چۆن دەستان بێنن بە خۆڵ یعنی گوت کردیە گوو تاچی مسلمان گوت کردیەتەوە دەستت بە گوو بووە گوو دەچی خۆڵ دەینی ئەڵڵاگەت پێ دەڵێ بە خۆڵ ئەوها پاکۆ بە دەم و چاوت دابێنە بە دەستت دابێنە خۆڵەکە اینجا بە دەم و چاوت دابێنە و دەڵێتن ئەڵڵا دەوێت پاکتان کاتەوە باشتر وانیە ئەگەر هاتو کاتێک پیسایت کرد ئاود نەبوو
دەستت بۆ دەم و چاوت نەبەی باشتر نییە من وەک دکتۆر پێ دڵم کاکەجان پەیڕەوی ئەوە مەکە من پێ دڵم پەیڕەوی ئەوە مەکە تووشی نەخۆشی دەبی باشە ئەوەتە ئەی ئەگەر بۆ نمونە ئەگەر ژنان دەستیان لە پیاواندا ژنان دەستنوێژان ئەی چۆن ناشتێت چۆن دەشتێتن ئەمە لە فەقی ئیسلامیمانە یعنی بیجێڕن فەقی ئیسلامی ئەی چۆن کاکەجان با بجێڕن ئەو پەرتوکەش لێرەدا دەنینەوە باشە دەستنوێ شۆرینەکە کاکەجان دەبی ئاو لە لوتت بکەیت لە دەوت بکەیت لە نازم چی بکەیت هەتاوەکو دوای ئەی باشە بەڕێزم من جاروێ گوێم لێ دەبیتن بۆ نمونە ڕۆژانە 5 جاری ئەنی مێشتی خەڵکیتان برێ دەڵێن خوازە بەلاحە یاڵە وەرن لە بۆ جۆتی ئەڵە وەرن لە بۆ یعنی ئەمە الله ئەکبەر الله ئەکبەر من زۆر قورئانم کرد ئازیزم من قورئانیمە وەکو تۆ نەمبینی یعنی شتێک نییە بەناوی الله ئەکبەر الله ئەکبەر یعنی نییە من لەکوێ بیبینم خۆی دەزانی مۆزوعەکە چۆنە ئێمە پەرتوچێکمان هەیە لە صحیح بوخاری بەناوی کتاب الآذان یعنی پەرتوچی بانگدان و لە موسلیمی شەمانە یعنی بیجێڕن و بەڵە با بیجێڕن باشە ئەو دەژێڕینەوە ئەوە هیناوە ئەو دووەشمان هیناوە دەیجێڕینەوە بۆ ئەولا پێویستمان پێێتی ئەی باشە یعنی لە قورئاندا سەبارەت بە نوێژی جمعە دەڵێ ئیذا نودي للصلاة آية نوي سورة الجمعة إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله دڵێ کاتێک بانگ کرا لە ڕۆژی هەینی بۆ نوێشکردن بڕۆن بۆ ذکری الله یعنی لە ڕۆژانی هەینی یعنی من بچم بۆ مزگەوت تەنها بڵێم لا إله إلا الله لا إله إلا الله چکە دڵێ ذکری الله بکە باسی نوێشکردن ناکە باسی نوێشکردن ناکە یعنی من ذکری الله بکەم تەنها بڵێم لا إله إلا الله لا إله إلا الله ناخۆی نوێشکردن هەیە دەزانی چۆنە وتاری هەینیش هەیە چۆن یعنی من چۆن بزە پەرتوکمان هەیە لە بوخاری و لە مسلم بەناوی كتاب الجمعة وهروها يعني صلاة الجماعة يعني بيجرين أودو أنا باب جرن تخا مشكلة أودوش من جرا أبو لا باش أودوش من جرا مشكلة يا برزم دزاني أولاي استالا أجر بخاري دابنن أو جزءاني لولايا كبيوست من بيتي زور قرسترا لولايا كتا استا بيوست من بينبوا يعني خوي موضوعك زور باشا أي بزانين خواردن حرام وحلال چ گۆشتێک حرام و حەڵاڵە سەیری ئەو بکەم بەڕێزان قورئان چ دەڵێ سوڕەتی الأنعام کامەی وەردەگرن ئەنعام 145 وەردەگرین و مائیدە وەردەگرین کە سوڕەتی پێش ئەخیریە دابەزیە الأنعام 145 چی دەڵێ قل أي محمد بڵێ لا أجد فيما أوحي إلي محرما على طاعم يطعمه إلا أن يكون ميتا أو دما مسفوحا أو لحم خنزير فإنه رجس ئەی محەممەد بڵێ لەوەی بۆم هاتووە وەک وەحی شتێکم نەبینیوە لەو خواردنانەی کە دەیخۆن حرام بێ تەنها گۆشتی ئاژەڵی مردوو نەبێ یا خوێن نەبێ یا بەراز و ئاەتی سەی سوڕەتی ئەلمائیدە دەڵێت کە پێش سوڕەتی کۆتایی بووە کاتێک محەممەد دوای ئەوە ڕێک دەڵێ دینەکەم تەواو بوو المائدة سي حرمت عليكم الميت والدم ولحم الخنزير دواتر يكسر اليوم أكملت لكم دينكم ضلي ليتان حرام كراوة غوشتي آجلي مردو خوين وغوشتي براس وأمرو آينكم بوتان تواو كرت سبارد بخواردني بري واتا بجوري او بقرآن يكان جرج بخون حلالة مشق بخون حلالة سيسرككش حلالة مرملككش حلالة سقكش حلالة باشا يعني هرچي هي تنها او سيداني ليدرچي هر هموي حلالة هر هموي حلالة هر هموي حلالة تنها ام سيداني ليدربجيدن كوا براس مردو خوين اويتر هر هموي حلالة بو خودم برون جرج بخون مشق بخون بوق بخون بو نمونه كرم بخون نازانم ايتر سيستركه بخون ايتر مارملكه بخون ايتر هرچي شت هي حلالة بجوريتن نا عزيزم خوي دزاني شونا اما فرموديك معنى پیغمبري الله قتيتي نهي النبي صلى الله عليه وسلم عن اكل كل ذناب من السبع يعني پیغمبري الله نهي كردوا لخواردني گوشتي سقو مجموعة كاني يا شو نسترا برزم او راستكي يعني بخاري ومسلم لا شو برتوشي الاشربه والاطعمه يعني او برتوكش بيني نوا اوش دبين دباشا
چکە شتی تێدایە زۆری ئەنی بۆ نمونە باسی ئەم دە باڵندەش دەکا و قەڵە ڕشکە و ئەو شتانە و باشە دەی ئەوەش دەینەوە هەوەش دەینەوە پێویستمان پێی باوەش با لێرەبی ئەو پەرتوکەش دەینەوە لەو لادادنێن باشە ئەو پەرتوکەش دەینەوە ئەوەش لەو لادادن پێویستمان پێیەتی باشە ئەی سەبارەت بە گوناح بزانین قورئانەکەتان دەڵێ گوناح چی هەیە آيات سوية سورة النساء دلي أن تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم وندخلكم مدخلا كريما واتا دلي أجر هاتو خوتان بدور قرد لو جناحاني كدعامان ليكردن كنهيمان ليكردوا أو لا خرابة كاريا كانتان خوش دبين و بۆ شوێنێکی داخلتان دەکەین بۆ شوێنێکی بەڕێز كبائر نازان چێ بۆ نمونە كبائر الطبري دەڵێ اختلف أهل التأويل في معنى كبائر دەڵێ ئەوانەی شڕۆ بەکارن لە كبائر نازان مانای چ چکە قورئان ئاماژەی پێ نەکردی كبائر مانای چیە قورئان ئاماژەی پێ نەکردی یعنی دواتر دەگەنە ئەو قەناعەتەی لە ڕوانگەی فەرمودەیەکی محەممەد یان واتە گوناحی گەورە باشە چکە دەڵێتن لە قورئان تەنها ئاماژە بە یەک گوناحی گەورە کراوە هەر وەک ئاەتی 48 سورة النساء دەڵێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء الله لو کەسە خۆش نابی کە شرکی پێ دەکا بەڵام لەوانی تر شتی تر خۆش دەبێ بۆ ئەو کەسەی کە خۆی دەیەوێ واتە لە ڕوانگەی قورئانەوە گوناح تەنها شرکە ئەوانی تر هەمووی ممکن لێت خۆش بی بەڵام محەممەد هاتیە وەڵامی داونەتەوە لە ڕێگای فەرمودەیەک لە بوخاری ئەنی بیجێڕینەوە يعني أوش بيجري أن كتابي إيمان هاي والله باشا كتابي إيمان إيش فان أبو جرامان وكتابي إيمان شو كتابي تكاي بايبا كتابي وحي أوش دين دي أوش من هنا ودي ألدي شيتر هي إجا خو توا خو بخاري مسلم توا خو بخاري مسلم تنها أويا يعني هيج نما آخر يعني مشكلة يعني محمد هاتوا ضليتن كرديتي بحفدانا ضلي الإشراك بالله قتل النفس بغير الحق أكل الربا أكل مال اليتيم رمي المحصنات واتا شرك بالله كسيك بكجي ببي حق اوي كوا لدروي قرآن دابه واتا اسلام مسلمانك بكجي خواردني الربا خواردني مال يتيم قصو قصلوك بختان بوجنيشي ايمان دار بيشل كردني ما في دايكو باوك ورا كردن للروجي سحف واتا الزنا او نشتي دانيه بهي جورك باشا او بيماني قوتيا بابين استا چۆن ژنمارە بکەین ئێبای بام تۆ گەنجێکی سپۆرتی و حەزت لە ژنە و پێت وایە خۆشەویستی بکەی زینایە و دایکت دەنێری بۆ خوازبین چۆن ژنمارە بکەین و قوبانی بم قورئان یۆگە و گوپت بخۆم گوپ ئێستا چۆن ژنمارە بکەین ئەوە ناردیان و ڕازی بوونی بێن یعنی چی بکەین لە مەجلیس دانیشی عین چی بڵێن یعنی چۆن مارەی بکەین پێم بڵێ خو قرآن آماجي بينا كري چونشن قرآن قد تنادل انكحوا انكحوا قرآن قد دل انكحوا قرآن قد مي دغرم دل انكحوا وانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع يعني هم يا دل هيني كان هم يدل النكاح بما نال چون يعني بما نال شاعري دبي چی دوی چی ناوی راسته و دلتن و آتوا النساء صدقاتهن دلت ماري مدن بلام چون ماري كينو شادي هبه و نبه و چون به و چون هر دلت وانكحوا چون ماري بكين جنابي قرآن چون ماري بكين نا خوي دزاني چونه عزيزم بله من كابرايش تازبو مسلمان يعني من لو دقبنالي چون جمع دزاني چونه عزيزم بله قرآني جان پرتوچێکمان هەیە لە بوخاری ئەی گیان پرتوکە بەنای کتاب النکاح لە مسلمی شەمانە ئەی گیان لە ترمذی شەمانە ئەی گیان لە ئەبوو ئەحمەد و ئەبی داودیش هەمانە ئەی گیان لە هەموو ئەوان تر یعنی بینینەوە ئارۆ بابی جێڕن و با ئەوەشیان باب جێڕن یاڵە مشکلە پێویستمان بە کتابی نیکاح هەیە ئەوە هینامان کتابی نیکاحشمان هینا لێرە دامانە بۆی فێرمان کاتم چۆن ژنمارە بکەین بزانین چۆن مارە بکەین زۆر چاکە باشە ئەوی تر کەوا باسم کرد چۆنیەتی لێدان ئەوە وازی لێبینن چکە قورئان تەنها دەڵێ لێیان بدەن چۆن لێیان بدەن نازانین چۆن لێیان بدەین
ئێستاکە ئەی باشە من ڕاستەکەی یعنی من 4 ژنم هەیە دەمەوێت یعنی ژنی یەکەمیان تەلاق دەم یعنی چۆن چی ئەن چ بڵێم قورئان نەیگوتیە یعنی چۆنە و چۆن نییە کە ناگوتێتی ئەگەر تەلاق درا بۆ نمونە سوڕی مانگانەی نەما بوو دەڵێت دەبی 3 مانگ بوەستێ ئەگەر منداڵ بوو یا گەورە بوو ئەگەر هات سوڕی مانگانەی هەبوو 3 مانگ و ئەگەر مێردی مر 4 ساڵ و 4 مانگ و دەڕۆژ یعنی من چی بکەم یعنی دەزانی چۆنە خۆی مۆزوعەکە یعنی پێغەمبەری ئەڵڵا پێمان دەڵێ چۆن وەروە فقی ئیسلامی لە بوخاری پەرتوچێکمان هەیە بەناوی پەرتوچی تەلاق بەڕاست هەمانە پەرتوچی تەلاقمان بەڵە پەرتوکێکی تایبەتە چاپتەرێکی تایبەت لە بوخاری لە موسلیم بەناوی کتاب الطلاق یعنی بهێنینەوە پێویستمان پێی ئەوەشمان هیناوە لەو لایدامەنە زۆر باشە پێمان بڵێ چۆن تەلاق بدەین وە فقی ئیسلامی بەڵام ئەوە تۆزێک ناڕۆشنە یعنی ئێمە 4 مەسەبیشمان هەیە بە ڕۆشنی پێمان دەڵێن مەوزوعی تەلاق چۆنە و چۆنی و چۆن تەلاق دەچێ و لە چ حاڵەتێک یعنی ئیمام شافعی و حەمبەلی و ئەوانەش بێن پێویستمان پێێتی دەبێت ئەو 12 مجەلەدە تخوا یعنی حەمە گیان وەرە یارمەتیدا ئەمە 12 جلدە تەنها باسی تەلاق دەکا ئەگەر لەگەڵی هەڵ بگری زۆر گەورەیە 12 جلدە باسی تەلاق دەکا ئەوە هینامە لێرماندانە ئەو 12 جلدەش باشە دواتر پێم بڵێ یعنی قورئانەکەت دەڵێ والسارق والسارقة فاقطعوا أيديهما سەبارەت بە دز دەڵێتن دز و پیاوی دز و ژنی دز دەستیان ببڕن یعنی بۆ نمونە ئەگەر هات لە پێش دەرگەمان یعنی بۆ نمونە گوڵێکی دزی گوڵ من گوڵی جوانم هەبوو لاولاو یاسمین دوێنێ پیاوەکە دانەیەکی لێ کردەوە دزی دەستی ببڕین یا مۆزوعەکە چۆن دەستی چەپەی ببڕین یا دەستی ڕاستی ببڕین و دەست هەتا چیە هەتا ئێرەیە یا هەتا ئێرە یعنی چۆن خۆی دەزانی چۆنە مۆزوعەکە ینی پێغەمبەری ئەڵڵا لە چەند حەدیثێکدا بۆمانی ڕوون کردوتەوە لە چەند حەدیثێکدا دانەیەکیان دەڵێ هێلکەیەک و بەرەوسەر پەتێک و بەرەوسەر ڕۆبع دینارێک و بەرەوسەر و دەڵێتن میوەی چێلگە و شتەکان نەخێر بە دزی داناند لەکوێ ئاماژەی پێکردیە کتاب الحدود پەرتوچی حدود یعنی پەرتوکتان هەیە بۆ سزا بەڵێ یعنی بیهێنینەوە ئەرە وڵاتچکە زۆر پێویستمان پێدەوی دواتر باشە بە قوربان پەرتوشی ئەوش بابینەوە با لێرەدانێت ئەو بوخاری و موسلیم ئەویشمان هیناوە پێویستمان پێیەتی زۆر چاکە وهروەها زینا قورئان دەڵێ الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة ولا تأخذكم بهما رأفة في دين الله إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر وليشهد عذابهما طائفة من المؤمنين ژنی زیناکەر و پیاوی زیناکەر هەردانەیەکیان 100 جەلدیان لێ بدەن و بەزەیتان پێیان نێتەوە لە ئاینی ئەڵڵا و دەبێت کۆمەڵێک لە موسڵمانان بیبینن لێ بدەن یعنی چۆن من بزانم چۆن یعنی چۆن مەوزوعی زینا ئەگەر هات و کەسێک مێردی بێوشنا ئەوە هەر لە کتابی حدود ئاماژەی پێکردیە کتابی حدود ئاماژەی پێکردیە زۆر چاکە و چۆن یعنی ئیستنجا بکەین قینگ پاکردنەوە و ئەوەش واز لێبینەکەوە ئاماژەمان پێکرد دواتر باشە بەڕاستی یعنی من شتێکم بەلاوە سەیرە یعنی ئەگەر هات و بۆ نمونە من سێکسم کرد لە دوای سێکسکردن یعنی من بۆم هەیە سێکسێکتر بکەمەوە یا یعنی چۆنە یعنی من نازانم لەو نانا ئەگەر خۆی دەزانی مەوزوعەکە چۆنە ئەگەر ناتۆ یعنی جیماعت کرد ئەگەر جیماعت کرد لە دوای جیماعەکە دەبی غوسل بکەی غوسل چییە یعنی دەبی ئاوا بەسەردا بکەی ئاوا و گەڵ و گوند بشۆیت و یعنی کا لە قورئان خوێنمەوە دانی ناخۆی ببوورە دەزانی چۆنە کاچی قورئانی دەی پێم بڵێ پەرتوچێکمان هەیە لە بوخاری و لە موسلیم بەناوی کتاب الغوسل پەرتوچێکتان هەیە سەبارەت بە غوسل چۆن غوسل کردن یعنی بیجێڕینەوە ئەرەوەڵ ئەوش بابیجێر پەرتوچی غوسلیش دەین پێویستمان پێێتی مشکلە نیە ئەو پەرتوچی غوسلیشمان هێناوە لێرەدامان ناچکە پێویستمان پێێتی پێمان دەڵێ چۆن غوسل بکەین باشە أي باشا يعني آياتي القرآن تاني دلي نساءكم حرث لكم فأتوا حرثكم أن شئتم دلي جنكاتان شلقتان بمشي بيان شلن كأرزو دكان يعني بكيفهم يعني بحموش شوية نا أما يعني پیغمبر قوتيتي الله نفرتي لو كسكر دواكا لدوا ولا قلجنكي يعني لشوي ده هي أو كتاب يعني هيما هر لا بونو من كتابي نكاح وابزانم يعني بيش باش لا من كتابي نكاح من ده
باشە یعنی قورآن بینیم دەڵێن دوورگەی عەرەبی ئاژەڵ گاین زۆر باو بوو کاتی خۆی بەڵام قورآن ئاماژەی پێ نەکردیە یعنی ئەوە ڕێگای پێدراوە بەڵێ لە ڕوانگەی منەوە وەکو قورآنی بەڵێ ڕێگای پێدراوە ئەوە کێشەیەکی لەسەر نییە باشە یعنی مەوزوعی بۆ نمونە لەو ڕۆژانە من ڕاستەکەی حادیسەیەکم بینی لە یەکێک لە وڵاتە موسڵمانەکان بینیم پیاوێک باوکی خۆی کوشتکە باوکی دەوڵەمەند بوو ئایا ئەو کوڕە تاوانی کردی و باوکی کوشتو ئایا میراتی بەردەکەوێ نانانا لە ئیسلامدا نابی میراتی بەرکەوێ چۆن بزانین پێغەمبەری ئەڵڵا و هەروە فەقی ئیسلامی هەمویان ئیجماعی عولەما لەسەری هاوڕان کە نابێ میراتی بەرکەوێ چکە باوکی خۆی کوشتیە بە مەبەستی ئەوەی کە میرات و ئەگەر کوڕێک ببێ بە کافر دووبارە میراتی بەرناکەوێ لەکوێ هەمانە کتاب المیراث لە بوخاری لە مسلم پەرتوچێکمان هەیە بەناوی پەرتوچی میرات بە دوور و درێژی ئاماژ یعنی پێ بهێنەوە پەرتوچی میراتش و فەقی ئیسلامیش پێویستمان پێێتی پەرتوکان بین فەقی ئیسلامی ئالێردابن پێویستمان پێ ئەی باشە بەڕاستی من بیستومە یعنی مسلمانان دوو جەژنیان هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان یعنی ڕەمەضان و جەژنی ئەوە ئەفعا یعنی لە قورئاندا زۆر گەڕام نەبینی ئەو دوو جەژنە یعنی چۆن ئەوە جەژنە ئەین دەستبەرداریان بین کاچی قورئانی ئەین دەستبەرداریان بین چکە لە قورئاندا ئاماژەی پێ نەکراوە نا ئەوە خۆی یعنی پێغەمبەری ئەڵڵا فەرمودەی هەیە و دووبارە و سەبارە لە کتابی ئیمان و ئەو شتانە یعنی پێویست یعنی بینەوە پەرتوشی ئیمانیش بینەوە پێویستمان پێیەتی وەروەها بۆ نمونە سەبارەت بە تاوەکو دوایی یعنی ئەوەتە هەموو بوخاریمان جێراوە کاچی قورئانی هەموو بوخاری پێویست پێی بوو سیرەی نەبەوی پێویستت پێی بوو فقی ئیسلامی پێویستت پێی بوو باشە هەر وەک بینیتان ئێوە گاڵتەجارن ڕاستەکەی لە کۆتاییدا خودی خۆتان گاڵتەجار خودی خۆتان گاڵتەجارن یا دەبێ ئیسلام وەک خۆی من نام ئاماژە بە دەقەکانی جیهاد و قەتڵ بکەم ئەوە وازی لێبینە ئەو مۆزوع ئەو واز لێبینە کتاب المەغازی الجیهاد والسیر واز لەوانە بێنە باشە ئێوە خودی خۆتان لە ڕاستیدا گاڵتەجارن یا دەبی هەمووی قبول بکەی یا هەمووی ڕەفز بکەیتەوە باشە یا هەمووی ڕەفز بکەیتەوە دواتر ئەرێ کاچی قورئانی من هەندێشتم خوێندەوە لە قورئان ئەگەر بکرێ چکە تۆ بڕوات بە سیرە و بە تەفسیر و بە هەموو شتێ ئەگەر پێم بڵێ زۆر چاکە ئەرە وەڵا ئەگەر پێ بڵێ ئەوانم بۆ تەفسیر بکەی چکە من تازە بووم بە موسڵمان ئەگەر پێمان بڵێ آية 6 سورة الأحزاب النبي أولى بالمؤمنين من أنفسهم وأزواجه أمهاتهم واتجنكاني پیغمبر دايش إيمان دارانن پیغمبر يعني جني يعني يك جني نبوه دورش بلا پیغمبر چون بزانم دقرينو بو سيري ابن هشام السيرة النبوي لو بيمان بلا پیغمبر ينظر جني هبوه واتشم جني شتريشي هبوه بو انه دقريجنك چكم من مادام دايك ما چكم من مسلمانم دڵێتن وەژنەکانی پێغەمبەر دایکی مسلمانان مادام دایکی بنە من دەمێ بزانم ناویان چییە دەگەڕێنەوە بۆ سیرەی ابن هیشام یعنی تێدایە بە دوور و درێژی و تاریخ الطبری ئاماژەی پێکردیە و البدایە والنهایە ئاماژەی پێکردی و الواقدی ئاماژەی یعنی ئەوانش بینینەوە پێویستمان پێێتی زەحمە نەبینێ لێرە دادنێ بۆی ناوەکانی بزان ناوی دایکم با بزانم وروها لا آياتي بيستوشتي سورة الأحزاب يا أيها النبي قل لأزواجك أي بيغمبر بجنة كانت بلي يعني كومل جنك وهروها من أوي سري من سوران دي براستي آياتي بنجاش بونو مدلي يا أيها النبي إنا أحللنا لك أزواجك اللاتي آتيت أجورهن أي بيغمبر أوجنا من حلال كربوت كريكاني أن الدعاء بس من يكشد كاتي برا بونو من ما نايتي لآياتي بنجاوسي سورة الأحزاب دليتن ولا أن تنكحوا أزواجه من بعد أبدا وبوتانية جنكاني بيغمبر نكاح بكن لدواي مردني أبدا يعني أو موضوع بوشي وايكري يعني كسك دالغي ويستويت جنين بلا أسباب نزول ماني راسك أسباب نزول ماني يعني كتابك الواحد بقرينين وأسباب نزول أو مشكلة نزور تأثير مالي ناك أو يا أخو والله هي مشكلة هيج مشكلة نية أي باشا يعني آياتك آياتي سورة التحريم دلتن يا أيها النبي لما تحرم ما أحل الله لك دل أي بيغمبر بوتي أوشتا حرام دكي كالله بوتي حلال كردوا من شون بزانم أوتيا راستكي أوش أسباب نزول من هي يعني أجر بتنام منكم دمتي أسباب نزول هي يلا دي أودو مشكلة نيا بابي بس أنا إنجا أو كاتب بيسمان ببرتوشي أسباب نزول ده مشكلة نيا باشا دزور شاكا دقيقي تر هوادارم جويل بغريكاتي قرآني باشا آياتي سيخوتي سورة الأحزاب دلي امسك عليك زوجك واتق الله
فلما قضى زيد منها وطرا زوجناكها دڵێ هەر کاتێک زەید پێویستی بەژنەکەی نەما ئەوە کردمان بەژنی تۆ. یعنی کاچی برا ئەو زەیدە چێیە؟ زەید پێغەمبەر بوو؟ نا پێغەمبەر نەبوو. ئەی زەید چێ بوو؟ وا گوایە محەممەد گوتوێتی دەست بەژنەکەتەوە بگرە و لە خوا بترسە و دواتر دڵێ کاتێک زەید پێویستی پێی نەما و تەلاقیدا ئەوە کردمان بەژنی محەممەد. خۆی مەوزوعەکە دەزانم مەوزوعەکە ڕاستین ڕاستەکەی پێویستمان بە ئەسبابی نزولی پەرتوشی بۆ نمونە پەرتوکانی ئەسبابی نزولە واروات تەفاسیرە ئەوانش بجێڕینەوە ئێدە باشە ئەوەی نامەندامەنا. یعنی ئێستاکە قورئانیەکان بزانم چۆن دێن دەتانەوەی خۆتان ڕزگار بکەن لەو کارە ساتەی کەوا تێیدا کەوتون. باشە بزانم چۆن دەتوانن خۆتان ڕزگار بکەن لەو کارە ساتەی کەوا تێیدا کەوتون. یا ئەوەتە هەمووی دەبی قبول بکەن و هەمووی وەربگرن، یا ئەوەتە دەبی دەستبەرداری هەمووی بن. ناکرێت تۆ ١١٤ موسڵمان بی، یا ئەوەتە ١٠٠ موسڵمانی، یا ئەوەتە دەبێت دەستبەرداری بی. من دەزانم ئێوە دووچاری شک و گومان بوون. لە ڕوانگەی شک و گومانتانەوە دەتانەوێت بێن ئاینەکەتان جوانکەن. بەلاتانەوە گرنگ نییە ئەڵڵاکەتان ئەگەر هاتوو بخوێننەوە دەقی ئەڵڵاکەتان زۆر محتەرەمتر نییە لە دەقی محەممەدەکەتان، چکە هەمان نووسەرن هەمان کەسایەتی. بڕۆن فەرمودەکان بخوێننەوە کەسایەتی محەممەد دەبینن. وبرۆ بۆ نمونە دەقێکی تر وەفەریقەن تەقتلون وتەأسرون فەریقە، ئەوە مانای چییە؟ جەماعەتێکیان دەکوژن جەماعەت. ئەوە دووبارە پێویستمان بە تەفاسیر و ئەسبابی نزول هەیە. ئێوە ڕاستەکەی گاڵتەجارن، ئێوە تەنها گاڵتەجارن، گاڵتە بە خۆتان دەکەن، شتێکی تر نین. کاتێکی شاد بۆ ئەوی بەڕێز و ئازیز تاوەکو بەرنامەیەکی تر لەگەڵ ئێوەی ئازیزدا دەبم. هەر سەربەرز بن، بەختەوەر بن لەگەڵ ئەو پەر ڕێز و سڵاوم.